خدای گەورە دەکەی براکانم کە ئینسانی مسلمانێک و باسمان کرد لە بین فترەیەک و فترەیەکی تر لە بین هەموو کاتێکدا لە بینی فترێکی زۆردا ئینسان کە تاتێکەوە ئەگەر ئیمانی خۆی تازە نەکاتەوە واللهی براکانم لەزەت ناکەی لە عیبادەت بۆیە براکانم بابەتی مەهەڵبژاردە و بابەتەی کەوا باسی تەوحید دەکات یەک تاپەرستنی خدای گەورە بۆیە خۆشەویستان کاتێک کە سەحابەکان هاتنە خزمەت پێغەمبەری خدا عەلەیهی سڵات وسەلام فەرموویان یا ڕەسوڵ الله ئایا ئیمان کز ئەبێت ئیماندا ئەبەزێ ئیمانی ئینسانی مسلمان بەیناوبەینێک کز ئەبێت و دا ئەبەزێ فەرمووی بەڵێ چۆن جلەکانتان جلی بەرتان کۆن دەبێت و ئەڕزێت ئەوها ئیمانش ناو دڵی ئینسانی مسلمان کز ئەبێتەوە ئەڕزێت و کۆن دەبێت فئیمە تازە ئەکەینە بە تەوحیدی خوای گەورە ئیمانەکانمان گەشەی پێ ئەدەین تازەی دەکەینەوە بە تەوحیدی خدای گەورە بۆیە خۆشەویستان پەروەردگارمان دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون هەرچ پێغەمبەرێکمان نارد بێت بۆ قەومەکەی إلا وحیمان بۆی داگرتووەکەوە أنه لا إله إلا الله إلا أنا فاعبدون کە هیچ پەرستراوێک نییە إلا الله نەبێ دەکەواتە بیپەرستن ئەوە فەرمانی خدای گەورەیە هەرچ پێغەمبەرێکی نارد بێت إلا پەیامی ئەو پێغەمبەرە ئەو بووکەوە قەومەکەی بانگەوازی کردووە بۆ تەوحیدی خدای گەورە بۆ ئەوەی پەروەردگار ببرسن بە تاک و تەنها شەریکی بۆ قەرار نەدەن بۆیە براکانم دەفەرمێ خدای گەورە وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا ئەمنا پێ نەکراوە ئیلا بەچی ئیلا بەوەی کەوا خدا بپەرستن بە تاک و تەنها ئەو پەروەردگاری کەوا پاک و بێگەردە لەوەی کەوا شەریکی بۆ قەرار بدرێت پەروەردگارمان بەریئە لەوانەی کەوا هاوڕ بۆ پەیدا دەکەن هاوار ئەکەن لەگەڵ ئەودا بەغەیری ئەو پشت و پەنا بەس ئەڵڵایە بۆیە خدای گەورە پاک و بێگەردە لەوەی کەوا شەریکی بۆ قەرار بدرێت الله ذاتی الله بەس خۆیەتی ئەو خالقمانە ئەو رازقمانە ئەو دەمانژێنێ ئەو دەمان مریانێت وە زوندومان دەکاتەوە پرسیارمان لێ دەکات ئایا تۆ لە غەیری خوایە هاوارد بە کەسی تر ئەکرد پەنات بۆ کەسی تر دەبرد بۆیە بەڕێزان تەوحیدی خوا یەکتاپەرستی خوا یەکەم شت بووە کەوا پێغەمبەران عەلەیهیم سەڵات وسەلام کە قەومەکانیان ئاگادار کردوێتەوە پیانیان ڕاگەیاندووە و هەروەها هیچ پێغەمبەریان نەبووە ئیلا بە قەومەکەی فەرمانی پیان کردووە پیانی فەرمووی یا قەومی اعبدوا الله ما لكم من إله غيره هەی قەومەکەمان هەی گەلەکەمان خدا بپەرستن الله بپەرستن بە تاک و تەنها خدا شەریکی نییە بۆیە براکانم تەوحید لا إله إلا الله محمد رسول الله ئەمە بنەمایەکی